کێوەکو من شۆڕە سواری نادیاری ڕێونا ڕەنجی بێوەر گەنجی بێبەر کەشتیوانی گۆمی پانی بێکەناری هێمنە کێوەکو من ڕۆژی کاری نالەباری واڕەشە لا نەوازە و بێنەوازە و خانە خۆڵی دوورە شاری ڕێگە خاری بێبەشە کێوەکو من باخی ماڵی پڕ لە چاڵی بێبنە شێری بێشەی تووشی کێشەی ئاژەڵانی گێژوێژی چارەلێزی ئۆینە کێوەکو من وێڵی گەشتی دوورە دەشتی ڕێڕەوە هەرزەکانی چاوەڕوانی کۆنەبیری هەندەرانی لێنەزانی پێڕەوە کێوەکو من دووی ژیانی پاشیمانی کەوتووە وا بە خەستی وا بە مەستی چاوی کوێری باری سوێری نیشتیمانی خەوتووە کێوەکو من تاکەناری تا بناری ئاگرە دەرئەچێت و هەر ئەچێت و کوورە جۆشی ئاسنێکی گاسنێکی چاترە بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان لێدوانە لەسەر بەرهەم و شعر و خەباتی یەکێک لەو شاعیرانەی کە هەموو ژیانی خۆی لە پێناوی کوردایەتیا تەرخان کردووە هەموو ژیانی خۆی لە پێناوی فەرهەنگ و ئەدەب و زمانی کوردیا تەرخان کردووە کەسێکی ناسرا و کەسێکی مافناس کەسێکی ڕۆژنامەنووس کەسێکی ئەدیب کەسێکی گەورە لە ناو ئەدەبی کوردیا و لە ناو خەباتی کوردایەتیە کە ئەویش مامۆستا کامیلژیرە بۆ لێدوان لەسەر بەرهەم و شیعرەکانی مامۆستا کامیلژیر برای ئەزیز کاک ئارا کامیلژیر کە دەکاتە کوڕی مامۆستا کامیلژیر ئامادەیە لە بەرنامەکەمانە کاک ئارا بەخێر هاتیت زۆر سوپاس سەرچاومان هاتی کاک ئاراگیان زۆر سوپاس لەگەڵ خاتوو کامیلیانە و سوودی بە ئامێری سنتور ئامادەیە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی خاتوو کامیلیان بەخێر بێ خاتونگیان بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان بێگومان ئێمە گەربین باسی ژیانی مامۆستا کامیلجی بکەین بێگومان پێم وایە بە چەندین بەرنامەش ئێمە ناتوانین باسی ژیان و خەبات و شعرەکانی و بەرهەمەکانی بکەین ئێمە وەکو سەرەتا حەزەکەین تۆ جەنابەت کامیلژیر بە بینەرانی خۆشەویستی کەناڵەکە بناسیێنیت بەڵێ زۆر سوپاس کاک حەمێد کامیلژیر کە ناویسانی کامیل نظامەدین جەلالە لە بنەماڵێکی دیار و ڕۆشنبیری شاری سلێمانی لە 12 ساڵی 1934 دێتە دنیاوە کاریگەری ڕووناکبیرانی بنەماڵەکەی وەکو ئەلف باهەوری کە بیرمەند و ڕووناکبیر بووە هەروەها شێخ سەلامی شاعری گەورە کە خاڵی باوشی بووە کاریگەریشی بەرچاوی هەیە لە سەری و هەر بۆیە لە سەرەتای ژیانیەوە خولیای جیهانی ئەدەب و شعر بووە ژیر نەک تەنها ئەدەب و شعر بەڵکو بارودۆخی ئاڵۆزی ئەو کاتەی کوردستان هەر لە زووە پاڵنەری بووە کە بچێتە بواری دنیای سیاسەتەوە هەر لە ساڵی 1948 کەواتە لە تەمەنی 14 ساڵیدا لە ڕێی مامەکانیەوە دەچێتە ڕێزی حیزبی شوعی عێراقی یاخود پارتی کۆمۆنیستی عێراقی بەو هیوایی کە لە ڕێگەی و حیزبەوە کورد مافی چارەی خۆنووسینی دەستە بەرکە کاک ئاراگیان ئەو پەیوەندیە چۆن دروست بووە چۆن پەیوەندی کردووە بە حیزبی شوعی عێراقیەوە ژیر لە ڕێگەی مامەکانی وەرەوکوتن مامەکانی سەی تەها و سەی نووری و سەی مەجید ئەوان خۆیان لە ڕیزی حیزبی شوعیا بوون واتە کاریگەری ئەوانی لەسەر بووە بەڵێ هەڵبەتە لەو تەمەنیا مناڵ بووە چاو لێکەری مامەکانی بووە ویستۆتە ناو ئەو سەردەمەش بەڕاستی حیزبی شوعی یەکێک بووە لە حیزبەکانی کە زۆری وڵاتی عێراق بەگشتی
چوونەتە پاڵ حیزبی شوێعی و کوردستانیش بەڵێ لەو سەردەمەدا زۆربەی خەڵک و باو بووە بزەبت باو بوو زۆربەی خەڵک سەر بە ڕوتی کۆمۆنیزمی بووە. ئەم لە دوای ئەو قۆناغا هەندێشتی بۆ دەرەکەوێت کە ئەبینێ ئەم بیر و باوەڕی کۆمۆنیزم هیچ شتێک بۆ کورد ناکات لەبەر ئەوە ئەم خۆی لەگەڵ چەند کەسێکی ترە ئەکەونە ئەوەی کە خەباتێکی جۆرێکی تر لە خەباتی نەتەوایەتی دەست پێ بکەن ئایا ئەوە لەکەیەوە و لەگەڵ چێ خەباتە دەستی پێکردووە. بەڵێ هەر دوای ماوەیەکی کورد لە ناو مانەوەی لە ناو ڕێزەکانی حیزبی شوعیە هەرچەنە و ماوەیە زۆر پسر بووە کە لەو ماوەیەدا زۆربەی کات لە بەندیخانە و لە گرتوخانەیە بووە بە بۆنەی ئەوەی کە وەکو خۆی ئەڵێ لە کتێبی یادەکانە کە کەسێکی بە کەسێکی سیاسی بزێ و ناسراوە لەبەرەوە وەکو خۆی لە سلێمانیا گەر هەست خۆ پیشاندانێکە بووە چوار کە بگیرایە پێنجەمیان ژیر دەبوو. لە ماوەشی کوردایەوە کە درکەکە کە لە ڕێی کۆمۆنیزم و شوعێتەوە کورد هیچی لێ هەڵ ناکرێن و هیچ بە هیچ ناکە. بۆیە لە دوکانەکەی بەشیر موشیر لە ساڵی 1950 کە و کاتەشتە باوکم وەکو دوورخراوەشی سیاسی دەست لەژێر چاودێری پۆلیسا بۆ لە شاری ئەبوو غرێب بەڵام ڕۆژانە خۆی زیێتەوە هاتوچۆی شاری بەغدا کە چێ بۆ دوکانەکەی بەشیر موشیر لەوێ ئاشنا بێ بە ڕەوانشاد مامۆستا دکتۆر جەمال نەبەس. دوای یەکتری ناسینیان و پاش گۆڕێنەوەی ڕاو بۆچوونیان دوای ماوەیەک تقریباً بیر و بۆچوونیان وەکو یەشی لێدێ کە لەو سەردەمەدا مامۆستا جەمال نەبەس و چەند برادێکی یاخود چەند هاوبیرێکی هەرچەنە وشەی هاوبیر لەو زەمانەیە شتە نەبووە لە دوایە لە دایکە بێ بیر و بۆچوونێکی جیاوازیان هەبووە خۆیان بەس ڕەوتی سۆسیالیستی کوردی زانیوە کە خەڵک پێیان وتون ڕێبازی سێهەم. دوای ئەوە کە لەگەڵ جەمال نەبەزات دەکەونە ئاڵ گۆڕی بیر و ڕا وەکوتم تقریباً بیر و ڕان وەکو یەشی لێدێ باوکم بە حکمەوەی کە لە حیزبی شوعیەوە هاتووەواتە ئەزمونێکی خەباتی حیزبایەتی هەبووە بە مامۆستا جەمال نەبەز ئەڵێ بە ڕێکخراوێکی ڕامیاری دروستکەین. ئەلبەتە ڕەوانشاد پێی خۆش نەبووە ڕازی نەبووە کە ئەو بیر و فکرە نەتەوایەتێ بچێتە بواری ڕێکخرا و کۆمەڵەوە بەڵام ژیر زۆر بە جۆش و خڕۆش و زۆر بە حەماسەوە حەزی کردووە کە ئەو فکرە بچێتە وەکو قاڵبی ڕێکخراوێکەوە تاوەکو ببێ بەهێزی سێهەم لە ناو کوردستان بەگشتی و باشووری کوردستان بە تایبەتیدا. لەبەرەوە مامۆستا جەمال نەبەس پێشنیارەکە بۆ کامیرژیر کە بچێتەوە بۆ سلێمانی لەگەڵ چەند کەسێکی ڕێبازی سێهەم قسە بکە لەوانە مامۆستا ئەحمەردی و مامۆستا عەبدوڵڵا جەوهەر و چەند کەسێکی فایق عارفە بەڵێ ئەحمەد هەردیە سعید گەوهەرە بەڵام ئەوانەش زۆربیان وەکو مێژووکەی خوێنیتەوە لەوە پێش ئەوانش لە حیزبی کۆمۆنیستی عێراقیە لە حیزبی شوێعی عێراقیە بە دڵنیایەوە وەکو جەنابەت فەرموود لەو زەمانە باو بووە خەڵک بچێتە ناو ڕیزەکانی حیزبی شوێعی عێراقیەوە. ئازیزان وازام کاتیەوە هاتووە شارێکی ترکەین بە میوان کاک حەمید و کامیل یاخا. کاکی برا هۆ خوشکی کورد لارکوێ هەی شەنی یاگرت وەرە تۆزێ گوێی پیاوەتی شلکە بۆ لای کوردایەتی بزانە سۆزی ئەم سازە بۆ کام شوێنە و کام ڕێبازە بزانە کوردی کورد پەروەر بەرەی تۆیە یا بەرەی شەڕ بزانە ناوی کوردستان دڵسۆزیە یاخود تاوان کوردستانی بەشبەشکراو چنگ لە گۆشت و خوێنی نراو ئازاد بوون و یەکخستنی دوژمن لە ناو دەرکردنی ئەمە لاقرتی و هەلاتە یا تین و جۆشی خەباتە کاکی برا بۆ خوشی کورد لە هەر کوێهەی شەنی یاگرت من پێت بڵێم ڕاست و پەتی بیری پوختی کوردایەتی بیرێکە پاک و بێگەردە
هەڵگری ئاڵای نەبەردە کوردایەتی واتە ژیان واتە خەبات و تێکۆشان کوردایەتی شانازیە بۆ خۆشبەختی و ئازادیە بۆ ڕۆژێکە کە کوردستان سربەخۆ بێ و گەلی یەکسان ئەڵێ کردم جێداغ نییە کوردایەتیم قۆناغ نییە ئامانجێکە نەمر پیرۆز مەشخەڵێکە بۆ گەل و هۆز فەلسەفە و باوەڕ و بیرە ڕێگەی پیاوی دانا و ژیرە دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بێ خات و کامیلیاگیان کاک ئاراگیان باوکی بەڕێزت خاوەنی چەندین وتاری سیاسی و ئەدەبیە لە ڕۆژنامەکانە بابەتی سەرەکی ئەو وتارانەی چی بوون؟ بابەتی سەرەکی وتار و لێکۆڵینەوەکانی کامیلژیر زیاتر هەڵبەتە سیاسی بوون و پاڵنەرەکەشی هەر ڕۆحی کوردایەتی بووە هەڵبەتە ژیر بەردەوام لە ڕێگەی نووسینەکانی و لە هەوڵیەوەدا بووە کە هوشاری تاشی کورد بەرز کاتەوە و بە تایبەتیش کار لەسەرەوە کاکە کەوکو خۆی لە دەردی خۆ بە کەمزانی تاشی کورد بنەبڕکە بەڵێ کاگارە ئەو شعری تۆ زێ لەمە پێش خوێنمەوە ئەم شعرە پێم وایە لە سەرەتای دروستبوونی کاژیکەوە کە کە وەکو ڕێکخرا و کاژیکیان دروست کردووە ئەم شعرە نووسراوە ئەم شعرە لەو سەردەما وەکو ئینجیلی کوردایەتی وا بۆ ینی بڵاو کراوەتەوە بەناو خەڵکە ئەم شعرە بێگومان مامۆستا جەمال لەبەس قسەی هەیە لەسەر شعرەکانی کامیلژیر کە جیاوازە لەو شعرە حەماسی و عاتیفیانی کە شاعرانی تر نووسیوانە جیاوازی شێوازی نووسینی شعری کامیلژیر چی بۆ بە تایبەتی لەو شعرانی کە بۆ کوردایەتی نووسیوێتی بەڵێ زۆر ڕاستە جیاوازی شعری کوردایەتی یاخود کتێبی کوردایەتی کوردایەتەکەی ژیر لەگەڵ شاعرەکانی پێش خۆیان ئەوەیە کە ژیر هەستی نەتەوایەتی لە سۆز و عاتیفەوە بردە قۆناغی بیر و فەلسەفە واتە ژیر تەنها لە دەرگای سۆز و عاتیفەی نەئەدا بەڵکو هەوڵێدا دەرمان بۆ دەردەکان و بۆ کێشەکانی نەتەوەی کورد بدۆزێتەوە و لە ڕێی هەڵبەرزەکانی ڕۆحی کوردایەتی و دیارە لە زۆربەی دیدارەکانی کامیلژیری شاباسیەوە کە پرسیاریەوەی لێکەن بۆچی کورد نەگەیشتۆ بۆ ئاستەی کە لە چاوەڕوانیایە ئەوەیە کە تاکی کورد وەکو کاک حەمیدیش باسی کرد زۆربەی شاعرەکانمان وەکو لایەنی عاتیفە باسی کوردایەتی و شۆڕژگیری نوێتەوەییان کردو بەڵام کامیلژیر وەکو مافناسێکیش ئەومان لەبیر نەچێکە وەکو پارێزەر و مافناسیش کاری کردووە ئەمە تەسیری کردووە لەسەر دید و لەسەر بیرکردنەوەی کامیلژیر بێگومان بەدڵنیاییەوە ینی ژیر لەو بڕایەدا بوو کە دەوڵەت لێرەوە دروستە بێ کە تاکەکانی کۆمەڵگا باوەڕیان بەخۆیان نەبێ و خۆیان بەکەم بزانن هەرگیز هەرگیز تۆ ناگەی بۆی کە وڵاتێکی سەربەخۆتە بە یاخۆت کیانێکی سەربەخۆت هەبێ کاگارە کامیلژیر زۆر خولیای گەڕانیە بۆ بە شوێن معریفەیە بە شوێن خوێندنە ئەوە نەوە بڵێ لە سنووری ئەم وڵاتە بە دوای خوێندناگەڕاوە گەلێک وڵاتی جیهان گەڕاوە و گەلێک زمانیشی خوێندووە حەز ئەەکەم باسێکی ئەو بەشەی ژیانی بکەین کە پێم وایە مامۆستا جەمال لەبەزیش ڕۆڵی خۆی هەبووە لەو حاڵەتی ژیانی کامیلژیرە زۆر ڕاستە کامیلژیر هەر لە سەرەتاوە کەسێکی بزێ و سەرشێژ بووە و خولای ئەوە بۆ کە بچێتە دەرەوەی سنوورەکانی کوردستان و ئاشنا بێ بە نەتەوەکانی کە تاوەکو سوود لە ئەزمونیان وەرگری هەڵبەتە بەشەشی لەو مەبەستەی ئەوە بۆ کە بچێتە دەرەوە و لە بوارێکی جیاوازدا بخوێنێ ئەوە بوو لە ساڵی 1963 لەگەڵ ڕەوانشاد جەمانەبەزە دەچنە وڵاتی سویسرا و لەوێ کامیلژیر
دەستەکە بە خوێندنی زمانی فەڕەنسی و هەروەها لە کۆلێژی ئابووری وەکو خوێندکار دەستەکە بە خوێندن. بەڵام لەبەر بیرروڕای سیاسیان و لەبەر پەیوەندیان لەگەڵ کاژیک و کوردایەتیە کە ئەو سەردەمە حیزبی بەعز زۆر پێی گرام بووە کە ئەو زۆرە بیرە هەبێت لە ناو ڕەوتی کوردیە لەوێش هەروازی لێ نەهێناون و هەڵبەتە لە ڕێی باڵدۆستخانەی عێراقیەوە داوا لە حکوومەتی سویسرێ کرێ کە خوێندنەکەیان بوەستێنرێت زەمانەکەی خوێندنەکەیان بۆسێنە و هەروە داوایان لێکن کە دەست بەجێ وڵاتی سویسرا بەجێ بڵن کەوانش بە ناچاریەوە ناچارە بن وڵاتە بەجێ بێڵن و پاشان لێەوە باوکم کۆڵنا داود دەچێتەوە بۆ وڵاتی سووریا لە شاری دیمەشق دەستەکە بە خوێندن لە کۆلێجی ماف و لەوێش هەر جێگەی پێلەقەکەن و دوای ئەوە دەچێتەوە بەغدا و لە بەغدا خوێندنەکەی تاواکە و دەبێت بە پارێزەر. کاگارە ئێمە وەکو ئەزانین کاژیک وەکو حیزب کاریان نەکردووە وەکو پارتێکی سیاسی هێندەی وەکو بیر و باوەڕ و ئایدۆلۆژیا کاریان کردووە لەبەرەوە گرنگ نەبووە بەلایەنەوە ئەگەر لەناو حیزبێکی تریشا وەکو پارتی دیموکراتی کوردستان کە لەو سەردەما حیزبی سەرەکی بۆ لە کوردستانە وەکو منبەرێکی نەتەوەیی کار بکەن. ئەم تەنانەت لەناو خودی شۆڕشی ئەیلولیشە بوونی خۆی هەبووە. من حەزەکەم باسێکی ڕۆڵی کامیلژیر بکەی لە ناو کاژیکە ئایا خۆ کاژیک ناوەکەی لە چێوە هاتووە خۆت ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت. کاژیک نامە حوتەوانی کاژیک نووسیوانێتەوە حوتەوانە بریتین لە کامیژیر کە خۆی داهێنەری فکرەکە بوو. بەڵێ بە قەولی مامۆستا دکتۆر جەمال لەبەزیش ئەڵێ ئەو دامەزرێنەری بیرۆکەکەیە بیرۆکەی دامەزرێنیەوە حیزبە. بەڵێ ئەو دەست پێشخەری بیرۆکەژنە هەر حوتەکەی کاژیک بەیەکەوە بیرۆکە و فەلسەفەکە داڕێژنەوە و ئەندامەکانێکی کاژیک بریتین لە ڕەوانشاد دکتۆر جەمال لەبەز ڕەوانشاد ئەحمەد هەردی هەروەها ڕەوانشادان عەبدوڵڵا جەوهەر فەریدون عەلیەمین ئیحسان فواد و فایق عارف. بەڵێ کاگارە وابزانم کاتیەوە هاتووە خەندەخان شعرێکی تیرمان بۆ بخوێنێتەوە. ئەی ژنی شۆخی ڕەشپۆشی خەفەتبار ئەی دەسی خەم لە ژێر گرتووی چەنەی لار ئەگەر خوشکی شەهیدی ڕۆڵە کوژراو ئەگەر خوێنی دەستگیرانت ڕژێنراو ناڕەوایە چاوددا بێ بە گریان ئەو گۆنایە بژاکێنێت بە لێدان ئەم نیشتیمانە دێرینە لە مێژە گڵۆڵەی بەختی نەهاتی لە لێژە ئەی ژنی شۆخی ڕەشپۆشی خەفەتبار نەبەرگی ڕەش چارەسازە نەخەمکار هەتا گۆشتی کوڵمەکانت هەڵکەنی دوژمنت زیاتر ئەکەی شاد و خەنی وامەزانە دەستەوەستانی خەمی تۆ مرۆڤ و تۆ فریشتەی بەرهەمی نیشتیمان چاوی لە تۆیە بۆ ڕۆڵە لە جێگەی یەک دەی بیدەی تێ بۆ تۆڵە بەگەشببینی لا دەفرمێسکی چاوان مناڵی تێر بێنە بۆ ڕیزی لاوان بە باوەڕی کوردایەتی گۆشیکە بۆ ڕێبازی ئەو شەهیدە خۆشیکە. دەم خۆش خەندەخان زۆر سپاس. ئەمان وەکو ڕێکخراوێک چۆن توانیانە لە ناو پارتیا بمێنەوە و ئایا ڕۆڵیان چی بۆ لە ناو پارتیا و هەڵوێستی پارتی چی بۆ بەرامبەر بیر و باوەڕی ئەمان؟ خۆی لە ڕاستیە کاژیک قەت وەکو ڕێکخراو نەسوەتە ناو پارتیەوە بیر و باوەڕ کاژیک چەند کەسێک لە سەرکردەکانی خۆی دەنێرێتە ناو
ڕێزەکانی شۆڕشە و بە تایبەتی بەمەبەست نزیک دەبنەوە لە خوا لێ خۆشببوو و سەرۆک مستەفا بارزانی ئەجناوەکو چوونە ناو قەت نسوونەتە ناو حیزبەکەوە بەڵام بەردەوام لە ڕێی نامە و نامیلکەکانەوە ئامۆژگاری و ڕای خۆیان لەسەر سەردەمانی شۆڕش بە جەنابی خوا لێ خۆشببوو بارزانی گەیانووە تەنانەت لە نامەیەکە باسی ئەوە بۆ ڕابەرانی ئەو سەردەمەی بزوونەوەی کوردی دەکەن بارزانی کە ئەو یارمەتی و نزیک بوونەوەی ئەو کاتەی حکوومەتی ئێران تەنها لەبەرەوەیە کە حکوومەت دەیەوێت دژایەتی حکوومەتی عێراق بکات تاکو لاوازیان کەوت ئەو کاتەی حکوومەتێکی سەر بە ڕۆژاوا دێتە سەر حکم ئەو کاتە ئەنجا لەگەڵ حکوومەتە ڕێدەکەون و دێنە جانی بزوتنە ڕزگاری خوازی کورد کە هەرواش دەرچوو پێشبینەکانی کاژی کار هەرواش دەرچوو سەبارەت بە بەشی دووەمی کامیژیر خۆی وەکو دادوەر و وردبین ماوەیەک لە دادگای شۆڕشی ئەیلول ئیشەکە ساڵەکانی 1970 بۆ 1970 بەزەیش وەکو کەسێکی سەربەخۆ نەگوەکو کەسێکی پارتی وەکو پارێزەرەکو وەکو کورتپەروەر ئەو کاری پێسپێرە بڵێ کاک ئاراگیان باوکی بەڕێزت ئەو کۆمەڵ و ڕێکخراوانەی کاری تیا کردوون چی بوون بەگشتی؟ ئەو کۆمەڵ و ڕێکخراوانە تاوان لە سەرتاوە لە کاژیک دەست پێەکە کاژی وەکو وەکووتمان حزب نییە کۆمەڵە لەوە دەست پێەکە تاان خەباتشی دوور و درێژی 15 ساڵی فەرمی کە لە کاژی گامێنێتەوە تاوان بەدوای ئەوە ئایدۆلۆژیا و بیری و هزری کاژیک هەر بەردەوامەوە تا ئەم دقەیەش هەر بەردەوامەوە هەر لە گەشتن سندن و پەرەسەندندایە لە دوای ئەوە لە ساڵی 1994 لیژنەی کۆشی نەتەوەیی لەگەڵ چەند هاوڕێک و هاوبیرێکە پێک دەهێنێ کە مەبەست لە کاری ئەو لیژنەیە ڕێگرتن بوو لە شەڕی براکوژی ئەو خوێناوەکی ساڵی 94 کە بەڕاستی لەسەر ئەمە تووشی کێشمە و خەتەراتێکی زۆر دەبنەوە تەنانە دەگاتە ئەوەی کە لە سەفەرێکا کە باوکم و کامیژیر لەگەڵ کاک جەلالی ساماغا لە هەولێرەوە بەڕێەکەوەن هەڵەنە بن بەرەو ئاکرێ ئەڕۆن تەقایان لێکن و خەری کە بێ ژانیش لە دەست بدەن لە دوای ئەوە کامیلژیر کۆڕی سربەخۆی کوردستان پێک دەهێنێ کە ئامانج لە ساڵی 2004 کە یەکێک لە چارەشە گرنگەکانی ئەو کۆڕە ئەوەیە کە گربوونەوەیشی جەماوەری گەورە ڕێگەخەن لەو کاتەیە بۆ داوای سربەخۆیی و ڕێفراندۆمی کوردستان کە دوای چەند ساڵێکی زۆر ڕێفراندۆمە کرا بە دەردەوەش خۆی سەرۆکی کۆنگرەی نیشتیمانی کوردستان بووە لقی باشوور کە لەو ئەو کۆنگرێش بۆ نمونەیەکە لە شتە دیارەکانی و کۆنگرە ئەوەیە کە وشەی باشووری کوردستان و کوردستانی باشوور و کوردستانی باکوور و هەتا دوایی گۆڕی بە باکووری کوردستان باشووری کوردستان ڕۆژاوا ڕۆژهەڵات. کاک ئاراگیان ئێمە لە کۆتایی بەشیەکەمی بەرنامەی قەلەندەرخانە لەسەر باوکی بەڕێزت ئەمانەوێت زۆر سوپاسی ئامادەبوونت بکەین سوپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی لەسەر ژیانی باوکت بە ئێمەت بەخشی. زۆر سوپاس بۆ ئێوەش. بەخێر هاتی ئەمانەوێت زۆر سوپاسی خات و کامیلیا بکەین دەست و پەنجەی خۆش بێ و زۆر سوپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم. ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی کامیلژیر کۆتایی بە بەشی یەکەمی بەرنامەی قەلەندەرخانە لەسەر مامۆستا کامیلژیر دەهێنین کە لەلایەن کاک حەمیدەوە ئەخوێنرێتەوە تا دیداری داهاتوو هەر شاد و سەرفراز بن. جوانی سەرمایەیەکی هەندە بە نرخی ئافرەتە هەرچەند تاکو دەربەن بێ هێشتا هەر چاوەڕوانی بەڵگەنامەی وشەیەکە کە زیاتر واتای جوانی ئەو بگەێنێت. منیش لەگەڵ تام جوانی ئەودامان تۆ جوانی زیاتر لە 100 کچی جوان بریا لە جێگەی وشەی جوان هەزار فەرهەنگ وشەیتر ببوایە و لەبار بۆ پیا هەڵدانی تۆی جوانی گیانی تۆی دەگمەنی جوان جوانتر لە جوانی
تاکو ڕستەی جوان وشەی پڕ ئاواز تێکەڵ ئەندێشە و سۆز و هەست و ساز بۆ پیاڵدانی جوانی شای جوانان تەڕ و پڕ بوایە بە تام و ڕەوان هاوشان و شیاو تێر بگونجایە خوای هۆنراوەی جوان لێم نەڕەنجە.